هێدی و هێمنی لە سەرخۆی شتێک دەچێت بە چەند شتێک بیلمەڕەضی بە نەخۆشی بەخوای ئینسان کە جستەی بە ئازار بوو لە تاوی جستەی خۆی ئەڵێ بە بەرامبەرەکەدا دەنووسێ وەک کوردەواری ئەڵێن بۆیە جاری وایە ژنێک کە نەخۆشە نەخۆشیەکانی زۆرن لە تاوی جستەی خۆی پەلاماری مێردەکەیەدا ئەبێ ئەم مێردە مڕعاتی ئەو ژنە بکە جاران ئەم ژنەوانە بوو زۆر لە سەرخۆ هێمن بوو ئێستا کەوا تووڕەبووە هی ئازاری جستەیەتی پیاوێک بە هەمان شێوە پیاوە نەرمونیانەکەی جاران نەماوە بۆ شەو تابانی لە تاوی جستەی ئازاراوی خەوی لێ ناکەوێت کە شەو نەخەوتۆ بە ڕۆژ تووڕەیە توندە ئەبێن نەخۆشەکان بەڕێزن عوزریان بۆ بێنینەوە ئەوەی ساغێک بە تەحەمولە نەخۆشێک نابێت چاوەڕێی ئەو تەحەمولەی لێ بکەیت نەخۆشی تەحەمولت ناهێڵێ ئەوی الغەضەبی مرۆڤ هەر چیەک بێ گۆشت و خوێنە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر موسا ئەو پێغەمبەرە پایە بەرزە لە ساتێک لە ساتەکاندا تووڕە دەبێ و ئەلقە الألواح لەوحەکان کە تەوراتیان تێدا بە عەرزیان دادا ڕیش و سەری براکەی هاڕوونی برا خۆشەویستەکەی ڕادەژێشێ پەلاماریەدا کاکە مرۆڤ دەکرێت چەندە خاوەنی حلم و لەسەر خۆیش بێ لە سعاتێکە لە 10 دقە لە تووڕەیەکی بەسەرا بێت تۆ نابێت زەربی سفریکەی ئەبێ بڵێ ئەم مەسافە تووڕەیە من سەبر دەگرم بەرامبەری ژن و پیاوێک ئەمە بەرامبەر یەک هیمکەن بڵێ ئەم ژنە 23 سعات و نیوی بە تەحەمول بووە لەگەڵ منە نیو سعات تووڕەیە ئەم نیو سعاتە جوابی مەدەوە دوای دەچێتەوە سەبار و دۆخەکەی خۆی تووڕەیی حلم لا دەبە ئەو الظروف القاسية المتغيرة کاکە وەڵا کۆمەڵە بارودۆخت بەسەرا دێ قەرزاری کە تۆ قەرزار بووی نەدوێرا دەرگا لە خەڵک بکەیتەوە نەدوێرا بچێەوە ماڵی خۆت ماڵ و منداڵ داوای دەکرد و گیرفانت بەتاڵە خاوەن قەرز تەلەفۆنت بۆ دەکەوت تەلەفۆن هەڵناگری ئەم بارودۆخە تایبەتانە ئەم نەبوونی و نەداریە موچەکەت لە کاتی خۆیان نەهاتووە قەرزت کردووە لە دوکان و بە تەمای پارەیەکت دەستکەوێ و معاشەکە نەدرا کابرای خاوەنکار کرێکەی خۆتی نەدایە ئەم بارودۆخانە هەمووی وال لێ دەکا کە تووڕەبی وەیە دەبێت بەرامبەر ئەمە بخوێنێتەوە کە ئەمە حاڵەتێکی وەکو ئەوەیە کە حاڵەتێکی نەخوازراوە هەمیشە مرۆڤەوە نییە عوزری بۆ بێنەوە